چای هاوە خەڵق و فەقیر و فەقرا و بێ باوکان و کەم دەرامەتان و چای هاتیان و خوایان لێ ڕازی بێ زۆر سپاسیانەکەم لەم کاتە پێداویستی زۆر عالەمگەرەکێتی بایعی نییە قەیرانە بێڕات بێ هیچ یعنی هاوکاری خەڵکەکەن خوایان لێ ڕازی بێ زۆر مەمنون ماڵیان ئاوا بێ و ماڵەوەش ئاوا بێەوە هاوکاری ئەوانەکە ئەوانش هاوکاری ئەمەکەن و خوایان لێ ڕازی بێ. زۆر سوپاسانەکەم بۆ بەرنامەی بەخشین لەی بەرەمانگ ڕەمەزانی پیرۆزە زۆر مەمنونتانم دەستان خۆش بێ و زۆر سوپاسانەکەم پاداشتی خێرتان بداتەوە ئینشەڵا خوای گەورە. پێداویستێکی باشە لەی بەرەمانگ ڕەمەزانە دەست خۆشتان لێەکەم و یارمەتیمانەدەن زۆر مەمنونتانین زۆر سوپاسانەکەین زۆر بێوەیتون یا ڕەبی. وەکو نووسینگەی بەخشینی کفری زۆر سوپاسی لوژنەی بەرنامەی بەخشینمانەکەن لە سلێمانی کە ساڵی ئەم کاتێ لە بەرنامەی ڕەمەزانە هاوکاری مەکەن ئەم کەڕەچە هاوکاریەکەم بریتیبی لە 100 کانتۆر خواردن ئەگەر ئەوان هاوکاریمان کەنێمە وەکو شاری کفری ئینشەڵا توانین هاوکاری خەڵکەین ئەوان ببەخشین ئێمەش بەخشین لە ئێمەوە هاوکاری لە ئێمەوە بۆ خێرخوازان یەتی من زۆربەی فەقیر دەرەجە سفر یعنی دەرەجە نزم بۆ ئەوەی دەوروبەر کفری بگرێت و چا ناساڵحمانەیە سەی جەژنیمانێ بەکرە شەلمانەیە کە ئەوەی عاید کفری بێ کوناوە شوێنەکان ئیتر ئەگەڕێن لەسەریان لە خێرخوازانمانەی لە ئاوایەکانە خەوەرمانە دەرێن نانووسین تاکی دەکەین داواکارم لە خێرخوازان هاوکاریمانکەن بۆ شاری کفری بتوانین بەردەوام بین هاوکاری ئەمانە بکەین.